تابیان لە ژیاننامەی دکتۆر عەلیوەردی قسەیەکی سوقراتی هێناوە دەڵێ ئەیها الئینسان ئاعرف نەفسەکە، ئەی ئینسان پێناسەی خۆت بکە یان خۆت بناسێنە، بە هەردووکمانە دەتوانین لێشی بدەینەوە. سوقرات و دکتۆر عەلیوەردی چ پەیوەندیان بە یەکدیوە هەیە؟ سوقرات زانایەکی یۆنانیە، دکتۆر عەلیوەردیش مفەکیرێکی عێراقیە. بۆ ئەوەی کەوا ئێمە مفەکیرەکانی خۆمان زانایەکانی خۆمانمان پێ لە زانایەکانی دنیا بێ، لێرەدا دوشتی بەراوردی هێناوە. دەڵێ چێ؟ دەڵێ ئەی من ئەقوال الوردی الواردة في هذا النص يطابق كلام سقراطي. دەڵێ ئەو نەسێک کە خوێندمان کۆمەڵێک ڕێی تایبەتی هەبوو دکتۆر عەلیوەردی. ئەڵێ کام لە ڕێیەکانی دکتۆر عەلیوەردی نزیکە لە ڕێیەکانی سقرات کە زانایەکی یۆنانیە. ئەمەش وەڵامی دەدەینەوە دەڵێن إننا يجب أن نفهم طبيعتنا البشرية لكي نعرف أنفسنا أولا. دکتۆر عەلیوەردی پێی وایە دەبێ ئێمە تەبیعەتی مرۆڤ بزانین بۆی خۆمان بناسین. وایە سوقراتیش دەڵێ ئەی خەڵکی خۆت بناسێنە، پێناسەی خۆت بکە، یعنی یەکەم جا دەبێ خۆ بناسێنی ئیجا پێناسەی خۆت بکەیت. یەک چیرۆکی زۆر پوخت و خۆش لەسەر سوقرات، جارێکیان سوقرات بەناو بازاڕیدا دەڕۆیشت، ئافرەتێک خۆی لێدا هەموو شتەکانی بەردایەوە، دەستی بە جوێندان کرد بە سوقرات، زۆر قسەی ناشنی پێگوت. خەڵک دەوریان لێدا گوتیان ئەی ئافرەت ئەتو نازانی ئەوە فەیلسوفی گەورەی یۆنان سوقراتە؟ گوتی ئۆ زۆر داوای لێبوردنەکەم نەمزانی بەخوای بەس لۆ خۆت نەناساند. ئەها بە سوقراتی گوت بۆ خۆت نەناساند. سوقراتش گوتی ئەی ئافرەت ئەتو ئێستا سڕەی تو بوو وا بەو قسانە خۆت دەناسێنی، مەجالی منت نەدا ئەم هیچ قسەیەکی بکە، ئەتو لە کاتی خۆناساندنی، یعنی سروشتی تو ئەو قسە و بێڕێزی و ئەو بابەتانەیە. کەواتە ئینسان کاتێک کە قسەی کرد سروشتی خۆی پێناسە دەکا، پێناسەی خۆی دەکا، پێناسی ناخ خۆی دەکا. قسەیەکی جوان ناخێکی جوانە، هەڵسوکەوتێکی جوان هەڵسوکەوتێکی جوانە. بەراوردێک لە بینی سوقرات و دکتۆر عەلیوەردی لە ڕووی تێگەیشتنەوە لە یەکتریان نزیک دەکاتەوە. باخچە و قوتابخانەی بان، ماڵێک بۆ پەروەردە و ژیان.